لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بەڕێزانم کاتتان باش. بەرنامەی هەفتانەیەم جارش کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز و سرنجڕاکێشی لە خۆ گرتووە تا کۆتایی بەرنامەیەم جارە لەگەڵمان بن. لە دەڤەری مەرگەی ڕانیە هاوڵاتیان بە شێوەی پاقلاوە باسووق لە ترێ دروست دەکەن. لە ئەڵمانیا هاوڵاتیەک تا ئێستا 1500 کەسی فێری هەڵپەڕکێی کوردی کردووە. لە قەزای ڕەواندز گەنجێک گوند و خانووی کلاسیکی بە شێوەیەکی سرنجڕاکێش دروست دەکات. ماوەی 8 ساڵە کاری دروستکردنی دێکۆر و گوند و هەروەها خانووی کلاسیکی کوردی و دیزایانی جیاواز دەکات. هەژار گەنجێکی دانیشتووی قەزای ڕەواندزە، ئەو لە حەز و خولیای زۆری بۆ دیزایانی خانوو و گوندەکانی لادێکانی کوردستان و سروشتی جوانی کوردستان دەستی داوەتە ئەم کارە و ئێستا دیزاینەرێکی باشی دروستکردنی گوندەکان و هەروەها خانووی کلاسیکی کوردیە. لەم کارەکەیدا سەرکەوتوو بۆ توانیوەتی لەم ڕێگەیشەوە بژێوی ژیانی خۆی پێدابین بکات. من ناوم عەبدوڵڵا یوسف عەبدوڵڵایە دانیشتووی سۆرانم لە دایکبووی ڕەواندزم، بەس ناسراوم بە هەژار ڕەواندزی. نزیکەی 8 ساڵ دەبێت لەو بوارەدا ئیش دەکەم، لە بواری دیکۆراتی دیزایانی کلاسیکی کۆن. ئەو کارانە لەکە هیچ کەسێک فێر نەبوویمە، خولیا و حەزی خۆم بووە. زۆر حەز لەو کارانی، حەزم لە دەستور و تەقالیدی کوردەواری خۆمانە، زۆر حەزەکەم بە سروشتی کوردستان، بۆیە ئەو کارم هەڵبژارد لە حەز و ئارەزوەکانی خۆم بوو. کەلوپەلەکانی ئەو ئیشەی ئێمە هەمە زۆرە، کەلوپەلێک و دوونیە، ینی ژمارە گەلێک زۆرە. بۆ نمونە بەردی بەکاردێنین، بەردی تەبیعی زۆرەها، بەردی ڕووبار، بەردی شاخ، هەمووی هەر لە ناوچەکانی کوردستانەوە دەهێنین، بە زۆری لە شاخ و لە مەنتیقەی دەرگەڵە و گەڵاڵە و مەنتیقەی باڵەکایەتی و بەردانە لەوێ دەستەکەون، بە دوای بەردەکاندا دەگەڕین و دیانهێنین و دیانکەینە ئیش. ئەو خانوانە گزارش لە دەستور و تەقالیدی باو باپیرانمان دەکەن کە لە کۆندا ژیانیان بەو شێوە. ئێمەش ئێستا توانیم وانە تۆزێک ینی لاسایەوان بکەینەوە، ژیانی ئەوان بگەڕێنینەوە. باس لە چۆنیەتی و دروستکردنی خانووەکانی ئەو سەردەموە بار و گوزەرانی وان کە چۆنیەتی خانووەکانی دروست کردووە، کە وەکو ئێستانیا خانووەکانیان هەر بە شێوازی سادە دروست کردووە. خەڵک زۆر حەز ئەکاتن بە شتی کۆن. ئێستا خەڵک هەموو یەگەڕێتەوە بۆ دەستوری کۆن و پێشان دەستوری باو باپیرانمان. خەڵک ڕاواتێکی زۆری لەسەر ئێستا خەڵک زۆردا، بەڵام لەبەر ئەو بارودۆخەی ئێستا ئێمە تێداینا تۆزێک ڕەوازی کەم بووە و بازارمان ینی تەسیر لە ئێمەش کردووە، ئەگەرنا ڕەوازێکی زۆری لەسەر و داواکاریێکی زۆری لەسەرە.
زێمەتەماوەتەکان بە زۆری دار و قەلەچین بەکاردێنین چکە قەلەچین ئەو قەلەچینی ئێمە بەکاردێنین دەستەوە سەر خۆڵ ڕەنجی خۆڵێدا کە کاتێک ڕق دەبێت و شک دەبێت وەکو خۆڵی دێتن ینی حساب کە بە خۆڵی دروستکرایە و تەختەی بەکاردێنین هەندێک جار بەردی تەبیعی بەکاردێنین لەو خانوانەدا من نزیکەی 8 ساڵە ئەو کارە دەکەم بۆ دابینکردنی ژیان و ئیسفادەشی باشم لێ کردووە و هەم لەلایەک حەزی خۆمە و هەم لە ڕووی داراییەوە ئیسفادەم لێ کردووە و ئێستا ئێمە لە قۆناغی کۆتاییدا لەو کارەماندا فترێکی زۆران نزیک بەو کارەوەینا دروستکردنی گوندێکی کۆنا و هەندێک شەلالات و دروستکردن هەندێک چیا بە بەردی تەبیعی و کارەکانمان زۆر زەحمەتن ینی زۆر ئەرکەکانمان زۆر قورسن بەڵام بە خۆمان حەزمان لە ئیشەکەیە حەز و ئارەزوی خۆمانە و هیچ کاتێک لێ بێزار نابین گوندی کانیتو لە دەڤەری مەرگە بە بەرهەمی باسووق بەناوبانگە و ساڵانە لە مانگی ئەیلول لەگەڵ پێگەیشتنی بەروبوومی ترێ گوندنشینانی ئەو ناوچانە ترێکان کۆ دەکەنەوە و باسووقی لێ دروست دەکەن. باسووق لە ئاوی گوشراوی ترێ دروست دەکرێت بەرهەمی تەواو خۆماڵی و سروشتیە سەرەتا ئاوی ترێکە دەکوشن دەچەند خۆناغێکدا دەیکوڵێنن دوای ساردبوونەوەی پارچە پارچە دەکرێت و بەرهەمی باسووقی لێ دروست دەکرێت. دیارە هەر گوندێک بە پیشەیەک یان بەروبوومێک بەناوبانگە گوندەکەی ئێمەش گوندی کاینتو هەر لە کۆنەوە بە دوو شتی سەرەشی بەناوبانگە یەکیان قاتی شاڵە بەروبوومێکی خۆماڵیشمان هەیە باسووق و سزوق کە هەموو ساڵێک لە ناوەڕاستی مانگی نۆ دەست پێ دەکەن دیارە ئەو کاتە بۆیە هەڵیان بژاردووە چکە ئەو کاتە ترێ بە تەواوەتی دەگات یعنی دەگاتە ڕادەی ئەوەی کە شیرنیەکی بێئەندازی هەبێ کە ئەمە شووا دەکات باسووکە و سزووقەکە بە تام و بەلەزەت بکات. مەرحەلەی یەکەم وەک خۆتان دەزانن مەرحەلەی ترێ ڕنینە دیارە ئەمەش هەر لە کۆنەوە بە هەرەوەس کراوە ئێستا بڵین وەسایلی گواستنەوە ئەوانە ئاسان بووە جادە و ڕێگاوبان هەیە ئاسانتر بووە ترێەکە دەڕن و دەیگوازنەوە و دواتر قۆناغەکانی تر دەست پێ دەکەن دەتوانی هەردوو ترێی سپی و ڕەش بەکاربێنی بەس زۆرتر ئەوەی کە بەکاری دێنن ترێ ڕەشە لەبەرەوەی کە ترێی ڕەش شیرنترە و مانەوەشی باشترە. شوێنێکمان هەیە پێی دەڵێن شۆک جار ئەو شوێنە گونیەکەی تێدا دادەنین و بە دزمەیەشی خاوێن لە پێ دەکەین دەست دەکەین بە گوشینی ترێکە بۆی ئاوەکەی لێ بگرین و کە ئاوەکەشی لێ دەگرین مەرحەلەشی دیکەمان هەیە پاڵاوتن تەمان ئاوەکە دەپاڵێوین هەر پیسیەک هەر شڵتەیەک هەر شتێکی تێدا بێت هەتا گڵەکەش ینی دەپاڵێت چکە بە هێڵەکێکدای دەیپاڵێوین کە زۆر وردە کوونەکانی ڕێگە بە هیچ نادات تەنها ئاوەکە نەبێت. لە مەرحەلەی کوڵاندا ئێمە عیارەمان هەیە ئەم عیارە هەر کەسە بە نەوەیەک عیارەکە دیاری دەکات عیارەکە مەسەرەن هەیە بە مەنزەڵ هەیە بە تەنەکە 5 عیارە ئاوی ترێکە لەگەڵ 2 عیارەش ئاردی پێ وەدەچێنین دواتر جوان تێشی دەدەین ئەوە دەبێت لێشی بزانی ئاردەکە شت پەسند بێ ستا من بە خصوصی مگەنم بۆ کڕیوە پەسند نەبێ ئاردەکەت پەسند نەبێ بە کەڵک نایە هەناش خوری دەشترچێ هەریش ناگەڕێتەوە هینەکانت دەرناچێ ئەو شتانە ئەو بەستانت دەرناچێ ئەوڵە شتی زۆر دەبێت زۆر زۆری لەگەڵ و شیاربی زۆر زیرەک بێ ئەندا بۆ دەردەچێت لەوەتی بە فکرم دێ هەر ئەوەمان کردو ئەو بەزممان بووە بەڵام کاری گرانی باسووخی هیچ کارێکێندە گران نییە ئەگە ئاردەکە چاک نەبێ سینە پەڵۆکە دەبێ بەری لەو خڕێکی هەڵ ناگەڕێتەوە ئەگە ئاردەکە خراپ بێ بەڵام ئەگە ئاردەکە جوان بێ ئەوە تا هەڵەگە ئەوە لە وەختی خۆی دابوو یاری ئێستا هەموو ئەوە لێ دەکرد
بەڵانەوە لە کاتی خۆی دەرچووە. ئەم مەروبوومە تاو خۆماڵیە و هیچ مەوادێکی حافیزە و دەستکردی تێدا نییە، یانی دەتوانین بڵێن تەواو تەندروستە، هەم بۆ منداڵ هەم بۆ گەورە، بەرهەمێکە دەتوانم بڵێم زۆر دانسکە و نایابە. شەو دێنم نەختێک ئەوە بڵاویان دەکەم کەمێک بڵاویان دەکەم هەتا سپێنێتاوە دەستپێن لەگەڵ باین دووارە دیان پێچمەوە جوان جواندان دەپۆشم جا نەرمونیان دەبن شەکرۆکەی دێنن وەک بە فریان لێ دێ هەر شیرین دەبێت و لوقمی بیاخۆی پۆخت و خاوێت ئەنجا حەز دەکەی هەتا بەهارێکی درەنگ ئەوە هەدبێ هەربی خۆت نەنجەمەکە. ساڵانە گوندنشینەکانی بناری چیای خۆشک لە نزیک دەربەندی خان دەچنە سەر چیاکە و ماوەی چەند شەو ڕۆژێک لە بناری چیا و ناوچە کوێستانیەکانی چیای خۆشک دەمێننەوە و خۆیان بە کۆکردنەوەی بەرهەمی شۆکەوە سەرقاڵ دەکەن. شۆکە یا شەونمی شیرین شیلەیەکی سروشتیە کە ساڵانە لە سەرەتای وەرزی پاییزدا لە بەشێک لە داربەڕۆکانی چیاکانی کوردستان دەردەکەوێت. ئێمە وەکو کۆمەڵێک هاوڕێ و برادەر هاتوونەتە سەر کوێستانەکانی چیای خۆشک بۆ لێکردنەوەی شۆکە. شۆکەش سەرەتا لە سەرەتای وەرزی پاییزدایە یینە سەر کوێستانەکانی چیای خۆشک بەمبەستی لێکردنەوەی. سەرەتا قۆناغی یەکەم لێکردنەوەی شۆکەکەیە کە دارەکان دەستنیشانەکەین، دواتر پاش استراحەتکردن و استراحەتی نیوەڕۆینەوە بۆ لێکردنەوەی شۆکەکە، ئەوش بە کۆمەڵێک برادەر بە هەرەوەزی و لێکردنەوەی شۆکەکەش سەرەتا دوو برادەرمان ئەچنە سەرەوە، ئەمانی کەش لە خوارەوە خەریکە بن بە کۆکردنەوەی شۆکە. ئەم شۆکانش بۆ بڕین و هەڵپاچینی دارەکان سوودێکی زۆری هەیە، ینی بۆ نمونە ئەم دارەکە شیلە ئەدا لە داربەڕوو پێویستەکە هەڵپاچرێت بۆ ئەوەی ساڵی ئایندە زیاتر و جوانتر دارەکە گەشە بکات. قۆناغی شۆکەیش ئەمە قۆناغی یەکەمە کە لەکەینەوە بە فەردەی بینەوە. قۆناغی دووەمیشی کە بردمانەوە دەستەکەین بە پاڵەفتەکردن و کوڵاندن و دروستکردنی شۆکە. شۆکە یاخود شەونمی شیرین جگە لەوەی کە تام و چێژێکی تایبەتی هەیە باشترین لە ڕووی تەندروستیەوە باشترین دەرمانی گیاییە بۆ زۆربەی نەخۆشیەکان و باشترین جۆری کالیسیۆمی تێدایە لە شیر و خوورما بەهێزترە بەپێ و زانیارە تەندروستیانی کە من خوێندمەوە دەربارەی و تایبەتمەندێکی خاستەتێکی هەیە لەناو ئەم شیلایە کە هیچ کاریگەریشی زیانێکی نییە بۆ کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە، واتە هەموو کەسانش توانن شۆکە بخۆن و شۆکە بەکاربێنن و زەبەخشیشە بۆ جەستە هەموو کەسێک کە توانێت شۆکە بەکاربێنێ. پاشەوەی بەڕۆکەمان لە شاخ بە فەردە هێنایەوە ئاوی بۆ گەرمەکەین، پاشاو گەرمکردنەکە بەڕۆکەی تێەکەین بۆ ئەوەی شیلەی شۆکەکە لە بەڕۆکە دابماڵێ. بەم شێوازە بەڕۆکەی لێجیاکەینەوە ئەو کاتێشی کە تایەتی کەمتر لە دەقەیەکە بۆ ئەوەی ئاوی شۆکەکە یاخود ئاوی شەوریمی شیرینەکە تاڵ نەبێ، کەمتر لە دەقەیەک ئاوەکەی لێ داماڵین و شۆکەکەمان بۆ دەسەکەوێت و ئەمەش قۆناغی یەکەمی کوڵاندنی شۆکەیە. لە پاش ئەمە ئەبێ ساردیکەینەوە و
بەیانی واتە شەوێکە بێ بمێنێتەوە بەیانی کە پاڵاوتمانەوە دووبارە هەم دووبارە ئاوە لەگەڵ شۆکەکە ئەو کاتەی کوڵێنینەوە و دوو جۆر شۆکەشمان هەیە شۆکەی قاوەی و شۆکەی ڕەشمان هەیە شۆکەی قاوەی ئەو شۆکەیە کە کەمتر خەسەکەی کەمترە بۆی ڕەنگی قاوەیەوە ئەگەر بمانێ شۆکەی ڕەشمان دەست بکەوێت پێویستەکە زیاتر بیکڵێن و زیاتر خەسی بکەینەوە شۆکەی ڕەشمان دەسەکەوێت. گۆڕینی وەرزەکان و هاتنی وەرزێکی نوێ بۆ گوندنشینەکانی کوردستان و سروشتی جوانی لادێ تایبەتمەندێکی جیاوازی هەیە. ساڵانە لە وەرزی پێگەیشتنی ترێدا لە گوندەکانی دەوروبەری شاری دهۆک خەڵکی ئەو گوندانە بەیەکەوە ترێکان دەڕنەوە هەروەها بەشێکی وشک دەکەنەوە دەیکەن بە مێوژ لە بازاڕەکانی کوردستاندا ساغی دەکەنەوە. بله ئەvە دەڤەرە دۆستکۆیە گوندی بێسەفکی ئەvە بۆمە ئەف شورەتی و ئەم ژگۆڤێ دەست پێین جۆرە مزایتین و جا وەکی دیت فرۆشین و بەس ئەو ساڵە مە مزایت کرد حیڤۆنە هەتێن دەست پێیان و پشتێنکی دەبەنە گومرکۆ فرۆشن ژێ خۆدی چەوەچ و دێ بچانێ بیت. خودی وەگۆڤێ دەرمۆنە دیگە ئەمە فاڤێدا شینە زەرکێ بەرێ زەرگ بوو بەس وەگۆڤێ نەمایە بسۆنی ترە دەمە ئینن دەمەنە خۆیان ئاڤێدا و دێ تریخۆ ئینە چنن و ئاڤێدەن و ڕۆی خەن و دە هەر ڕۆژێکەوە حتەوە هەشێکت بیت پشتێنکی دێ بەنە گومرکەوە ژێ خۆدێ چەوەچی دێ چەوە. مشکلات وەگۆڤێ تری بچنەوە چیتن گەلا جۆ بەنە گومرکێت بێت کیلۆ 400 300 ئەمیشە مۆتکێنە مزەیت بوتێت ئەو برات خۆ گەل دەسمامەوە فێت هەڤنتێن مزەیتیان و دێ ڕۆی خن و دێ پشینگەیان ڕۆکیان و هیچ هەوجە بێت دێ مەسەم پسمامی مرۆڤی گوندی مرۆڤی هۆری بکەن دێشن هۆریکیان حەتا شۆلی خۆتایەت بیتکەن. هذا دين مزيتيان صوب جول أجد هيفون هذا مثلا في هيفيدا دين مزيتيانو دهروجة كمين تلبر حتى زهال بيت بشين جدين راجن ده بنا جمركا بيجي كده جمركي چندی چیز چوابی وظیفه‌سان عنده جساب بین دفنو في مفبرك و میوجا بخوتن بهایی و هر وصا مثلا هجیرا هر وصا بخوراکن وظیفه‌سانا بله. تا ئێستا زیاتر لە 1500 گەنج و لاوی کوردی فێری هەڵپەڕکێی کوردی کردووە بە شێوەی خۆبەخشانە. ئیبراهیم باڤێ مزگین لەگەڵ ئەوەی کە لە سووریا لە سەختترین قۆناغ و شوێنەکاندا سەرڕای زیندانیکردن و ئەشکەنجەدان و ژیانی سەختی خۆی توانیوێتی لە کارەکەی بەردەوام بێت و خۆبەخشانە لاوان و گەنجانی کورد فێری هەڵپەڕکێی کوردی بکات. ئەو لە ساڵی 1973 تیپێکی هونەری دامەزراندووە و تا ئێستاش لە چالاکیەکانی بەردەوامە لە چەندین وڵاتی جیاواز بەکو ئوردن لە باشووری کوردستان و هەروەها لە وڵاتانی دیکەی عەرەبیشدا چالاکی کردووە و هونەرەکەشی زۆر خۆش دەوێت. ساڵا 6 چوونە شامێ 6 من شامێ بچووک بوون هەنۆ شغل کەتن ئەم مەزم بوون ساڵا 73 مە کۆمەک فلکلۆری چێکرد ئەم هەفت ئینسان بوون جوان هەفتە ئەز یەک جوامەیانی ئەف کۆممە ئاوا کرد شغلێ خۆرتا بوو پێشی هێدی بدزی مە مرۆڤات کرد هێدی فەرە بوو 75 نابێ بوو کۆمە ئازادی
وفكم استمرار كر بيستو ده حفلة جامعة دا ما تشكرنا حفلات تعارف ما تشكر اتحاد طلبي جمعه أو اتحاد طلبي موجو أمي بنابي وورنا جامعة ممنوع بو أمورنا جامعة ممنوع بو فلكلوري كرديها بي يعني كوما زاديد شامي حفتي وسيا بو بشتوي أم هاتنا 2013 أم هاتنا كردستان عراقي ما كومك الدوميس دهوكي شكر أو جنابي كوما أزادي بو و 2017 ما كومك لهولندا شكر مقلق دعم دايدا أو كوم حتى أنها دمشي يعني وكومك ملفر شكر يوم براسي بچلو 6 سال از وی کاریت کم جبوی نتوی آخوا به مقابل اجبوی ملت خود کم اج مدرسه برزانی ما جانه مدا اف مدرسه قلق قوت دائما جبوی از خدمت ملت خود کم افكم براسيل شاميشي ما قالك زحمتي ديت بس نجملت مخابرات ما ديت جهه بروفا زحمتي ما تقرت ما بشف بروفا تكر يك بيك شو جهه بروفا يعني قالك زحمتي يهبون مخابرات قالك تعدل ما تكر يعني حتى ام قهانا ام كتنا حبسي دجبي في مسألة يعني امنيتها مبو انه از لاوروبا از كومك تشيكم او كوم تمثيلها فلكلوري كردي لاوروبا بكي مهرجانا بكي جوي عالم بهتر كردان ناس بكي فلكلور امريكا ملتي كردة يعني بري بچوكايدا فكرك جمهبو متمام كر رقصة چاچاني زانبو ايوه ياك دو سي ياك دو سي ياك دو سي هرا ياك دوي اول كوده بي دوي اول فربي ياك دو سي چار ياك رصيد 2015 مهاتنا المانيا وقتی مهاتنا المانیا متخصص کمکی شکم کسی خو ندا برمن مروی ما چو خانیک دید ما چار کچکانین و چار خورد دقبوی دا لالمانیا متقبوی دا درباندن رابو ما نیروزک امپایابون پشتی وی نیروزه کما ما رخصت خوشتات استان و نظامی ما جی استان و ما کاربو ام کارکی خوشک بکن يعني بس مشكلة ما لألمانيا او مالبات نين نيزارو كي خوبينن وكشي خوبينن كي من يتين لا ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەر بن.